لە ئەنجامی نەبوونی ناوەندێکی بەرپرس بۆ گوێگرتن لە داواڕەواکانمان ناڕەزایەتیەکان دواخران بۆ سەرەتای ئەم مانگە. لە پاش ئەو ماوەی کە دیاریمان کردبوو ڕایدەگەێنین. یەکەم، حکومەتێک کە متمانەی هاونیشتیمانیانی لەدەستدا بێت و زۆربەی خاکەکەی فرۆشت بێت، توانای گەیاندنی خزمەتگوزاریەکانی نەمابێت، بێگومان کاتکوشتنە کە چاوەڕێی جێبەجێکردنی داوای مافەکانی لێ بکرێت. دووەم، چەندە بەگلەی بین لە هاوپیشەکانمان و کۆی فەرمانبەران لە هەمبەر جدی نەبوونیان لە داواکاری مافەکانیان و بەدەمەوە نەهاتنیان بۆ تونکردنەوەی فشارەکان، بەڵام دیسانەوە دڵنیاین کە ئەوە ڕاوەیەکی لەوە ترسناکتری هەیە کە دەسەڵاتداران بۆی دەکەن. سێەم، ناڕەزایەتی و داوا و خواستەکانمان هەڵدەگرین بۆ حکومەتی پاش ئەم حکومەتە یان بۆ حکومەتی فیدراڵی، حکومەتی فیدراڵی عێراق، چونکە دەرکەوت ناوان هیچیان لە هەکبەدایە و وەزیفەکانیان لەمانەوە مابێت. نە ئێمەش بڕوامان بە ڕەوایەتی بوونیان ماوە. بۆیە لە دوای تەواوبوونی ئەو ماوەی لەم خۆناغەدا دیاریمان کردبوو کە 15/11/2017 دەگەڕێنەوە بۆ دەوامی ئاسایی و جێبەجێکردنی ئەرکەکانمان، بەڵام شێلگرتر و پەرۆشترین بۆ دۆزینەوەی دەرچەیەک تا دەرباز بین لەم بارە چەقبەستوویە و ونبوونی بەرپرسیارەتیە.